باری قورسی سەرکێشی نظامی کۆماری ئیسلامی لەسەر شانی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران. گرژی نێوان کۆماری ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروە بەردەوامە. لە دووڕۆژی ڕابردوودا ناوەندی قەیرانەکە لە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆوە گواستراوەتەوە بۆ لای نێوەندگیرەکان لە تاران دەوحە و مەسقەت. لەگەڵەوەشدا دۆناڵد ترامپ ئاگربەستی مانگی ژوئەنی نێوان هەردوو لای بە کۆتایی پێهاتوو ڕاگەیاندووە. قەتەر، عومان، پاکستان، تورکیا، میسر و عەرەبستانی سەعودی هەوڵ دەدەن بۆ ڕێگریکردن لە هەرەسهێنانی تەواوەتی لێک تێگەیشتنی کاتی و گەڕاندنەوەی هەردوولا بۆ سەر ڕێڕەوی دانوستاندن. ناوەندی سەرەکی ناکۆکیەکە گەروەی هورمزە، ئەو ڕێڕەوە ئاویەی کە تا پێش لە دەستپێکردنی تێکهەڵچوونەکان شوێنی تێپەڕبوونی نزیکەی 1/5 نەوت و گازی شلی جیهان بوو. ئەمریکا خوازیاری بەڵێنی ئاشکرای کۆماری ئیسلامیە بۆ ڕاگررتنی هێرشەکان بۆ سەر کەشتیە بازرگانیەکان، کردنەوەی تەواوەتی ڕێڕەوەکە و هەڵوەشاندنەوەی بڕیاری سەرانە و باجی زۆرەملەی دەریایی و لە ئەگەری قوبوڵ نەکردنی ئەم داواکاریانەشدا باسی لە دەرئەنجامی سەخت دەکات. لە بەرامبەردا کۆماری ئیسلامی جەخت دەکاتەوە کە دەبێت بەڕێوەبردننی گەروی هورمز لە دەستی ئێران و وڵاتانی کەناراوەکانی ناوچەکەدا بێت و نابێت هێزە دەرەکیەکان ڕۆڵیان تێیدا هەبێت. بەڵگەکانەوە نیشان دەدەن کە تا ئەو جێگایی پەیوەندی بە کۆماری ئیسلامیەوە هەیە، ئەم قەیرانە دەرەکیە ڕنگدانەوەی قەیرانێکی قوڵترە لە ناوخۆی وڵاتدا. کوژانی عەلی خامنەیی لە یەکەم ڕۆژی شەڕەکەدا پەرەی بە ناسەقامگیری و ململانەی ناوخۆیی ڕژیمەکە داوە. راپۆرتەکان باز لە کەلێن و ناکۆکی نێوان ئەو بەشەی دەسەڵات دەکەن کە خوازیاری جێبەجێکردنی لێک تێگەیشتنەکە و دوورکەوتنەوە لە گرژی زیاترە لەگەڵ ئەو هێزانەی ناوسپای پازاران کە پێداگری لەسەر کۆنتڕۆڵکردنی توندی هورمز دەکەن، چ ئەوەی هێرشەکەی ئەم دوایی سەر کەشتیەکان کاری باڵێکی خۆسەری ناوسپا بوو بێت بە مەبەستی تێکدانی ڕێکەوتنەکەیان نا، ڕاستێکی حاشا هەڵنەگر هەیە. ئەویش ئەوەیە کە ئەو سەروەت و سامانە بێشمارەی لە دەستی سپای پاسداراندا کۆبووەتەوە، خاوەنانێکی ڕاستەقینەی لە ناو لایەنەکانی دەسەڵاتدا هەیە کە هەرگیز نایکەنە قوربانی خەیاڵ و وەهمە ئاخر زەمانیەکانی فەرماندە نظامیە تونڕەوەکان. گرژیە ناوخۆیەکانی دەسەڵات کە بەشێکی لە کاتی بە خاکسپاردنی خامنەییدا دەرکەوت، ئەوە نیشان دەدا کە شەڕی دەسەڵات لە لووتکەی هەرەمەکەدا زیاتر لە هەر کاتێکی تر لە ئارادایە. بەڵام واقعەدەوەیە کە ئەم ڕوبەڕووبوونەوەیە ناتوانرێت تەنیا لە چوارچێوەی ناکۆکی ئەتۆمیان ململانەی سەرگەروی هورمزدا لێک بدرێتەوە. ئەو قەیرانەی ئێستا بەرهەمی بەریەککەوتنی دوو سیاسەتی دەسەڵات خوازانەیە لە ناوچەکەدا، سیاسەتی گوشار و هەڕەشەی سەربازی ئەمریکا لەلایەک و سیاسەتی سەرکێشی ناوچەی کۆماری ئیسلامی لەلایەکی ترەوە. هەردوو دەوڵەت ئەمنیەت و ژیانی ملوێنان مرۆڤیان کردووە بە ئامڕازی سات و سەودای سیاسی و سەربازی. کۆماری ئیسلامی لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا سەرچاوەیەکی دارایی و مرۆیی یەکجار زەبەلاحی بۆ پەرەپێدانی چەک، موشک، درۆن، هێزە بە وەکالەتەکان و پرۆژە سەربازیە ناوچەیەکان خەرج کردووە. ئەم سیاسەتانە نە ئاسایشی ڕاستەقینەیان بۆ خەڵکی ئێران دابین کردووە و نەبوونەتە هۆی باشترکردنی پێگەی ئەم ڕژیمە لە جیهاندا. لەلایەکی ترەوە هەڕەشەکانی ئەمریکا و گەمار و ئابوووریەکانیش ڕاستەخۆ خەڵکی ئاسایی دەکەنە ئامانج. خەڵک باجی گەمارۆکان لە ڕێگەی هەڵاوسان، گرانبوونی کاڵا بنەڕەتیەکان و پەرەسەندنی بێکاریەوە دەدەن. تەنانەت ئەگەر هێرشە ڕاستەوخۆکانیش بە شێوەیەکی کاتی ڕابوەستن، ئەمە بۆ کۆمەلگا بە مانای کۆتای هاتنی شەڕ نییە. دۆخی نەشەڕ و نەئاشتی دەبێتە هۆی نەئارامی بەردەوام، سستی و ڕاوەستانی ئابووری و کەمی دەرمان کە بە شێوەیەکی بنەڕەتی وابەستەیە بە هاوردەکردنەوە. کۆمپانیاکان لەوە بەرهێنان خۆیان دەپارێزن. بەرهەمهێنەران بە شێوەیەکی دڵنیایی دەستیان بە کەرەستەی خەوڕان ناگات و کرێکارانیش ڕوبەڕووی مەترسی داخرانی کارگاکان و لە دەستانی بژێ و سەرچاوی داهات دەبنەوە. بەردەوامی گوشار لەسەر گەروی هورمز دەتوانێت تێچووی گواستنەوە و بیمە زیاد بکات و هەڵاوردنکردنی کاڵا بنەڕەتیەکان، دەرمان و کەرەستەی خاو دژوارتر بکات. یەکەمین دەرئەنجامی دۆخێکی لەو شێوەیە بریتیە لە بەرزبوونەوەی نرخەکان بنەماڵە کرێکاریەکان کە پێشتریش لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ناچار دەبن بەشێکی زیاتری داهاتەکان بۆ نان، شوێنی نیشتەجێبوون، دەوا و دەرمان و هاتوچۆ تەرخان بکەن. بەردەوامبوونی گەماروی کردداری بەندەرەکانی ئێران و درێژە کێشانی سزاکانی سەر ئابووری
بەمانایە قوڵبوونەوەی هەرچی زیاتری قەیرانەکەیە لە ناو چین و توێژەکانی خوارەوەی کۆمەڵگەدا. کەمی کاڵا بنەڕەتیەکان، دەرمان و کەرەستەی خاوی بەرهەمهێنان. ئەم دۆخە زیاتر لە هەر توێژێکی تر کرێکارانی پیشەسازی، کارمەندانی کەرتی خزمەتگوزاری و بنەماڵەکەم داهاتەکانی شار و گوندەکان دەکاتە ئامانج. لە دۆخێکی وادا کاتێک بەرپرسانی ئەمریکا باز لە دەرەنجامی سەخت دەکەن یان کاتێک کۆماری ئیسلامی لە هورمز پێداگری لەسەر بەردەوامی بوونی سیاسەتە شەڕانگێزیەکانی خۆی دەکات، هەردوو لە بەکردەوە لەسەر بەستێنێک لە گوشاری ئابووری هەنگاو دەنێن کە لە کۆتاییدا تێچۆکەی خەڵکی بێبەش و لێ قەوماوی ئێران دەیدەن. ڕژێمێکی کە ملیاران دۆلار لە پێناو بەرنامە سەربازیەکانیدا خەرج دەکات لە گرانکردنی نانی سەرسەفرەی خەڵکیش خۆش نابێت. کەمکردنەوەی یان لابردننی سوبسیدی ئارد و زیادکردنی نرخی نان نمونەیەکی ئاشکرای گواستنەوەی تێچووی ئەو قەیرانەیە بۆ سەرشانی خەڵک. حکومەت داوا لە خەڵک دەکات کە تێچووی ئاسایچی نیشتیمانی و سەرکێشێ سەربازیەکان بدەن، بەڵام لە بەرامبەر هەژاری، بێکاری و داڕمانی هێزی کڕینی ئەواندا هیچ بەرپرسیارەتیەک هەڵناگرێت. هاوکات کۆماری ئیسلامی کەشوهەوای شەڕ بۆ تونکردنەوەی سەرکوتی ناوخۆیی بەکاردەهێنێت. لە بارودۆخی شەڕدا ڕزایەتیە بژێویەکان لە ژێرناوی هەڕەشەی ئەمنیدا سەرکوت دەکرێن و هەر چەشنە دژایەتێک لەگەڵ سیاسەتە فەرمیەکان بە هاوکاریکردن لەگەڵ دوژمن لە قەڵەم دەدرێت. بەم شێوەیە شەڕی دەرەکی دەبێتە ئامڕازێک بۆ کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی لە کاتێکدا کێشە سەرەکیەکان واتە هەژاری، گەندەڵی، هەڵاواردن و بێمافی وەک خۆیان بەردەوام دەمێننەوە. بەڵام بێگومان گوشاری ئابووری نابێتە هۆی بێدەنگبوونی هەمیشەیی. ڕەنگە داواکاریەکانی کرێکاران و ناڕزایەتیە بژێویەکان بۆ کورتماوە لە ژێر سێبەری شەڕدا بشاردرێنەوە، بەڵام لە ناو ناچن. دابەزینی هەقدەستی ڕاستەقینە، نەدانی هەقدەست، بێکاری و گرانی دەتوانن لە مەودایەکی نزیکدا زەمینەی شەپۆلێکی نوێی ناڕزایەتیەکان بڕەخسێنێت. خەڵکی ئێران نە لە شەڕی کۆماری ئیسلامی و ئەمریکا قازانج دەکەن و نە لە دۆخی تاقەت پڕووکێنی نەشەڕ نە ئاشتی. سەرکێشی سەربازی کۆماری ئیسلامی بووەتە هۆی نەهامەتی ئابووری، گەمارۆ و گۆشەگیری هەرچی زیاتر و هەڕەشە و سزاکانی ئەمریکاش باری ئەم قەیرانەی خەسوەتە سەرشانی ئەو خەڵکەی کە هیچ ڕۆڵێکیان لە بڕیارە سەربازی ئۆتۆمیەکان دانیە. ئەوەی لە گەڕووی هورمز و لە پشت دەرگاداخراوەکانی دیبلۆماسیدا ڕوودەدات، لە کۆتاییدا بەسەر سفرەی خاڵی تری بنەماڵە کرێکاریەکان و خەڵکی هەژاردا دەڕوخێت. سەرکێشی نظامی و هێژمنخوازیە نێوچەیەکانی کۆماری ئیسلامی سیاسەتێکە کە دووکەڵەکەی ڕاستەخۆ دەچێتە چاوی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانەوە. تاکە ڕێگای ڕزگاربوونیش لەم گێژاوی نەهامێتیە نەدڵبەستنە بە یەکێک لەلایەنەکانی ئەم شەڕە کۆنەپەرستانەیە و نەگرتنە ئەستۆی تێچوەکانی لەلایەن چینی کرێکارەوە، بەڵکو بریتیە لە کۆتایی هێنان بەو سیاسەتە سەرکێشانەی کە ئەمنیەت و بژێوی خەڵک دەکاتە قوربانی مانەوەی ڕژێمێکی سەرکوتگەر و دژە کرێکار.